سڵتان لێ بیۆم کاتتان باش من چیامەجی دەمشۆ لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵتان دەبم گفتوگۆ دەکەین دەربارەی ئەو قەیرانە سیاسیی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و لە دوای ساڵی 2014ەوە زیاتر قوڵ بۆتەوە. ئەلبەتە لە دوای 2014ەوە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرت لەگەڵ قەیرانی داراییشدا قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان هەر بەردەوام بوو. قەیرانی دارایی وا وردە وردە بەرەو چارەسەربوون دەڕوات، بەڵام هێشتا قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. لەم نێوەندەدا ڕووناکبیر و ڕۆشنبیرەکان لە هەرێمی کوردستان بێدەنگ بوون. بۆچی لە ئاست ئەم قەیرانە سیاسی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە نووسەران و ڕووناکبیران لە هەرێمی کوردستان بێدەنگیان هەڵبژاردووە؟ ئایا ئێمە دەپرسین بۆچی ڕووناکبیران ئەوانەی کە لە نێو کێشە و ململانە سیاسیەکاندا قوڵ بوونەتەوە بێدەنگن لەم هەرێمەدا کە پێی دەوترێت هەرێمی قەیرانەکان گوێ بۆ ڕووناکبینەکانمان ناگیرێت یاخود خۆیان نایەنەوێت گوێیان بۆ بگیرێت؟ ئایا ئەوە ڕووناکبیر و ڕۆشنبیرەکانن نایانتوانیوە هاو هەڵوێست و هاوبتاف بوون بەرامبەر قەیرانە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە؟ ئەم ئەزمونانە چیمان فێر دەکات؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەگەڵ میوانەکانم علی کەریمی نووسەر کە ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵ ئامادەیە و هەروە دکتۆر فایق گوڵپی سەرۆکی ئەکادیمیای سیاسەت و هزری دیموکراسی کە لە سلێمانی لە ستۆدیۆکانمان لەگەڵمان ئامادەیە و هەروە لە هەولێرەوە کاک مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی میوانمان دەبێت. سەرەتا بە خێراتنتانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان. کاک علی لە جەنابتانەوە دەست پێ یەکەم لە ئاست ئەم قەیرانە سیاسی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە ئەوەتە نزیکی 6 مانگ ئەبێت هەڵبژاردن کراوە، حکومت پێک نەهاتووە، لایەنە سیاسیەکان هەر پێک نایەن. بۆچی ڕووناکبیر و نووسەر و ڕۆشنبیرەکانمان بێدەنگن؟ بۆ کار چییە؟ زۆر سپاس. سڵاو بۆ بینەرانی بەڕێزی نارتی، سڵاو بۆ میوانە بەڕێزانە کاک مەسعودیش و کاک دکتۆر فایقیش. حقیقەت ئەوەیە کە ئێمە لە قەیرانی ئەتۆ دووسێ قەیران دژمارد، قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، بەڵام یەکێک لەو شتانێک کە ئەمە پێم وابێ کە قەیرانێکی جددیە، قەیرانێکە کە دەبێت بەڕاستی ئاوڕی وێ بدەینەوە و ڕای سڵەچێنین و تەکانێکی بدەینە، ئەویش قەیرانی ڕۆشنگریە، قەیرانی ڕۆشنبیریە، قەیرانی نخبەی سیاسیە کە بەداخەوە من لە هەفتەی پێشوشدا 2 هەفتە لەوە پێش لەگەڵ هاوڕێی بەڕێزت کاک کارزان لە بەرنامەی تاوتێدا بە توندی باسیەوەمان کردوە، کۆمەڵێکیش ڕخنە هاتەوە سەر من لەسەرەوەی کە من گشتاندومە مۆزوعەکە. نا حەقیقەت ئەوەیە کە فعلا ئێمە لە قەیرانێکی هزر و معرفەداین لە هەرێمی کوردستان و حەقیقەت ئەوەیە کە زۆر کەم ڕۆشنبیر هەیە، ڕۆشنبیر هەستی بەوە کردووە کە دەبێت کۆمەلگا بەرەو ئاقارێک بەرین کە چی دیکە دەسەڵات سوء ئیستفادەی لێ نەکات. من دڵنیام هەموو میلەتانی دنیاە، هەموو وڵاتێک میلەت وەکو عام بێعیبە، یعنی ئەوە نییە کە بڵێ ڕەنگە مستەوای سیاسی، کولتوری، فەرهەنگی میلەتێک بەهۆی ڕۆژنامە خوێندنەوە جەری دەخێنەوە تۆزێک لە سەرێ بێوی دیکە تۆزێک لە خوارەیە، بەڵام ئەوانەی کە مەسەن تۆ لە وڵاتێکی وەکو بریتانیایە وەکو سویدیش میلەت کاری ڕۆژانەی خۆی دەکات، میلەت دەچێتە سەر ئیش، دەچێتە سەر ئەوەم ساڵی تۆزێک پارە کۆ دەکاتەوە، دەچێتە عوتڵەیەک، دەچێتە سپانیایەک، وڵاتێکی گەرم و خۆش، ئەوی دیکەی 4 ساڵ جارێک دەچێت دەنجێک دەدا بەو دەنگەی تۆڵە لە دەسەڵات دەکاتەوە یا بارەقەڵای بۆ دەڵێ و ئەوەی دەکات تەشویقی دەکات. میلەت کارەکەی ئەوەیە، لە وڵاتی ئێمە شەر ئەوەیە، میلەت جا ڕەنگە لێرە تۆزێک لەباری دەرسەدی خوێندەواریەوە کەمتر بێ یا زۆرتر بێ لە وڵاتێکی دیکە. ئەوەی کە دەسەڵاتیشە، دەسەڵاتیش بن و تۆش دەسەڵاتی پێمان خۆشە هەتا ئەو جێگایە بڕۆین تەگەینە پەرپڕۆسکەی ئاسمانێ وردە وردە بەرەو دیکتاتۆریەت بڕۆین، ئەگەر لغاوێک نەبێت، ئەگە هاوسارێک نەبێت. ئەوەی کە ئوروپای بەوە گەیان لە دوای شۆڕشی مەزنی فەڕانسەی کە ئیتر وردە وردە وڵات لە دیکتاتۆرەتەکانی وەکو لویەکان و پادشاکان و ناپلۆێن و ئەوانە ڕزگاری بێت، بەڕێی من ئەوە نخبەی سیاسی بوو کە هاتە سەر ئەو قەنەعەتە کە دەسەڵات هەر کەسێکی بێت، شۆڕژگەر بێت، ناشۆڕژگەر بێت، دیکتاتۆر، ئاخرەکەی بەرەو زوڵم و زۆری دەڕوا. باشترین شت ئەوەیە کە دەسەڵات لغاوێکی دەمل بکەین و کۆنتترۆلی بکەین. ئەو لغاوە دەیە بەدەستی ڕۆشنبیری لەسەر پێی خۆی ڕاوەستاوی ئەوەی کە هیچ ئیشتیاقێکی بۆەوەی نەبێت کە ڕوو وەکو خۆر لە دەسەڵات بکە و دەسەڵات ئێهمال بکە و بە هیچ جۆرێک وەکو
گرامشی دەڵێ یا ئەوانی دیکە دەڵێن بە هیچ شێوەیەک تخونی دەسەڵات نەکەوێت و ڕەخنەگر بێت. دکتۆر تۆ چی ئەڵێیت؟ کاک عەلی باس لەوە کات کە ڕۆشنبیریش لە هەرێمی کوردستان لە قەیرانەیە هاوشەوی قەیرانی دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان تۆش هەمان بۆ چوونتەیە چی دەڵێیت بۆچی ڕۆشنبیران بێتەنگەم؟ بەڵە سپاس بۆ ئێوە سڵاو ڕێزمەیە بۆ بینەران کاک عەلی و کاک مەسعود. بەڕاستی منیش هەمان بۆ چوونم هەیە ینی ئەمڕۆ حکمڕانی یان دەسەڵات لە قەیرانێکی گەورە ئاژی بەڵام شان بەشانی قەیرانی دەسەڵات هەر هەمان دەسەڵات کۆمەلگاشی تووشی قەیران کردووە لە زومنی ئەو پێگاتانەی کۆمەلگا ڕۆشنبیرانیشی تووشی ئەو قەیرانە کردووە. بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری ینی دەوروبەرمان بکەین بزانین ڕۆشنبیران نوخبە چه دەورێکی هەیە لە ڕەخنەکردن لە دەسەڵاتەکان و گۆڕینی دەسەڵاتەکان. هەشتاکان بووڕقەیبە هەبوو لە تۆنس بە هیچ شێوەگوازی لە حکومنەیەنا لژنەیەکی پزیشکی ڕۆشتن وتیان ئەمە بەکەڵکی حکومڕانی نایە تەواوتر کۆتایی هات. مشەرەف لە ئەفغانستان ژمارەیەک حاکم و مەحامیەوانە هەڵوێستێکیان نیشاندا مشەرەفیان لە پاکستان ببوورە لە حکوملادا تا کۆتایی لە وڵاتی ئێمە شتێکی وانە بۆچی شتی وانە ئەو هەموو قەیرانە هەیە بەڵام دەوری ڕۆشنبیران کاریگەر نییە. بۆچی کاریگەر نییە؟ یعنی یەکێک لەو شتانە کە هۆکارەکەی ئەوەیە کاریگەر نییە. ئەم حکمڕانانەی ئێمە ئەم دەسەڵات خوازانەی ئێمە کۆمەلگایان تێکداوە لە هەموو دنیادا کۆمەلگاکرێ بە سێ بەشەوە کۆمەلگای فەرمی ڕسمی کۆمەلگای تەقلیدی کۆمەلگای مەدەنی. کۆمەلگای مەدەنی لە ڕۆشنبیران و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئەحزاب پێگێت ئەمانە دایمەن چاودێری حکوومەت دەکەن چاودێری دەسەڵات دەکەن لە پێناوی بەرژەوەندی گشتیا. بەس لێرە لە کوردستانی ئێمە زروفێک گاتۆتە پێشەوە حیزب کە خۆی لە ئەسڵا ئەبێ بەشێک بێت لە کۆمەلگای مەدەنی بووە نەگەر بۆ بە بەشێک لە کۆمەلگای ڕسمی بووە بە سەرکردەی پەرلەمان و حکوومەت و یاسا و دەسەڵاتی دادوەری ئەوانە لەبەرەوە لێرەدا حیزب دەوری خۆی لە کیس داوە کە چاودێری حکوومەت بکە و ڕەخنە لە حکوومەت بگرێ. حیزب ئێستا گەورەترین تاوانبارە لەم قەیرانەی کە دروست بووە. ئەوانەی کە نوخبەن ڕۆشنبیرن مەحامین ئەندازیارن نووسرن ئەبێ ڕێکخراویان هەبێ ڕێک نەخراون لەسەر ئەساسی تا قساکە ئەبێ ڕێکیان خۆیانە بێ خۆیان ڕێخن بەڵام حیزب نایاڵێ بەڵام دەسەڵات نایاڵێ. لەبەرەوە لێرەدا هەژمونی حەزب گەورەترە لە هەژمونی ڕۆناکبیر ڕۆشنبیرەکان. ئێستا حالیان لە هەرێمی کوردستانی ئەمە وایە ئەگەر وانە بواە بۆ نمونە ئێستا ئەبواە خوێندنەوەیکی ڕاستمان نەبواە بۆ قەیرانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. قەیرانی حکومڕانی کێشەکەی چییە؟ کێشەکەی ئەوە نییە کە ئەم حیزبانە یان حکوومەت یا هەرێمی پەرلەمان بیانێ خزمەتی میلەت بکەن. خۆی لە ئەسڵا سیاسەتەوەیە بریتە لە گروپێک خۆبەخشانە یانوێ خزمەتی میلەتی خۆیان بکەن و پێشی بخەنەوە ئەو کۆمەلگایە پێش بخەن. ئەوەی ئێستا هەیە خۆبەخشانە نیە بۆی ناتوانێتشی کە ئەم حیزب دێت یەکێکەکە بە وەزیر یا یەکێکەکە بە کاندیدەکە بۆ پەرلەمان یا بۆ مدیر عام ئەڵێ ئەبێ هەژمونی خۆت لە ناو پەرلەمانە لە ناو حکوومەتە بەکاربێنی ئەندامی زیاتر ئەندامان بۆ زیاتر بکەیت. یعنی لێرە لادانێکی سیاسیە لە هەرێمی کوردستانە یعنی لە باتیەوەی خزمەتی میلەت بکرێ ئەبێ حکوومەتیش و پەرلەمانیش و میلەتیش خزمەتی حیزب بکە حیزبیش خزمەتی دوو بنەماڵە بکە. ئەمە دیمەنەکەیە. ئەجا بێ خەڵکی ڕۆشنبیر کە ئێوە گلەیە ئێمە گلەیان لەکەین ئێستا ئەبێ ئەم حقیقەتە ببینن و لە دەرەوەی حیزبەکان خۆیان ڕێخن پێشنیاریان هەبێ ڕەخنەیان هەبێ و فشاریشیان هەبێ بۆی حکوومەت ناچارکەن بەو شێوەی حکوم بکە. بۆ نمونە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا کێ دەستی گرتوین دەستورمان هەبێ نەک هەر دەستیان نەگرتوین. لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش بەندێکی دەستوری عێراق ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان دەستوری هەبێ ئەمان دەستوردا ناڕێژن بۆی بە ئارەزووی خۆیان بەرنامە دانێن پلان دانێن موامەرە بکەن لە یەکتری تا کۆتایی بەنسبەت ئەم وەزعی ئەمڕۆ هەمانە لە هەرێمی کوردستانەوە. ئێسەوە تا نازانم لە کەناڵەکەی ئێوە 16 ڕۆژە شتێکی 16 بوو 69 حکوومەت پێک نهاتوە. بۆچی پێک نایەت؟ با بڵین سیرەکەین دوو ئێستا لایەنە سیاسەکان بوون بە دوو بەشەوە پارتی و گۆڕان ئەیانەوێ زۆر حکوومەت دروست بێ یەکێتیش
ئاستەنگی دروزەکە بۆچی یەکێتی ئاستەنگی دروزەکە باشە لە وڵاتان لە هەموو باشە، دنیا ئەمە بێ- بینرێت ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە ئەبێت یەکێتی نەیەتوانی بەو شێوەیە ئاستەنگی دروستکە تا لە حدودی خۆی ئەیتوانی تا 30 ڕۆژە تا 45 ڕۆژە لەسەر ئەساسی منطقی ئەیتوانی لەبەرەوە لێرەدا حکومڕانی لە هەرێمی کوردستانە حکومڕانیەکی دەستوری یاسایی نییە پێش هەموو شتێک کە ئەرکی ڕۆشنبیرانە ئەرکی نخبەی ڕۆشنبیر و نخبەی سیاسەتمەدارە کە هەوڵێکی جدی بدەن بۆی لە هەرێمی کوردستان دەستوریەکی دیموکراتیمان هەبێت. زۆر باشە کاک مەسعود جەنابتان چی ئەڵێن ئەوە تا نزیکی 6 مانگ ئەبێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە کەچی تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە پێ دوایە گوێ بۆ ڕۆناکبیران و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان ناگیرێت یا خۆیان نانەوێت بێنە قسە ڕۆڵیان هەبێت بەنای خی گەورە و میهرەبان بە تاکیدە و قسانەی هەردوو جەنابی کاک عەلی و دکتۆر کردیان زۆر ڕاستە قەیرانێکی زۆر گەورە دروست کراوە لە ناو ڕۆشنبیران و دەسەڵاتی گەندەڵ لە هەموو دنیا هەول دەدا ئەو فئە ئیسلاحیانە ناشیرن کە لە بەوەی تەمەنی خۆی درێژبی بەگشتی لە کوردستان دوو پۆل لە ڕەوشنبیر هەیە بەشێکیان لەبەر دەرگای بەرپرس و گەندەڵکارانن ئەوەی کە لە دەقی دینی شاتووە ئەوانەی کە لەبەر دەرگای زاڵمان وەستاون و تەنزیریان لە بۆ دەکەن زۆر جیانە لەگەر ئەو بەشەکەی تر وە کۆمەڵگەی واش پێشکەوتنی بەخۆ نابینی بەداخۆی من لە کوردستان کاتێک کە دەمانوێت دەست لەسەر هەڵەیەکی دەسەڵات یان دزیەیەکی گەورە یان تاڵانێکی گەورە یان شکستێکی زۆر گەورە کە لەبەر چاوە پێشەوەی گەندەڵکار پێشەوەی شکست خوارد و خۆی قسە بکە چەند ڕەوشنبیرێکی وەکو مدەڕعا لە پێشە دێ ڕوبەڕووی تۆ دەبێتەوە لە پێناوی هەندێک دۆلار و کە پارچە زەویەک و ئەوە لە کوردستان ئەوە بە ئاشکرا بەدی دەکرێت باشە بەوانە دەوترێت ڕۆشنبیر زۆر درێژ بێتەوە وەک قەیرانێک کاک مەسعود بەوانە دەوترێت ڕۆشنبیر کە بە یازی حزبی کارەکەن بەڵێ وڵا بە تاکید یعنی ڕەوشنبیرن ئەوانە خۆ ڕەوشنبیر تعریفی خۆی هەیە ڕەوشنبیری دەسەڵاتن یعنی چۆن پێشترێ وەعازە سەڵاتین هەبووە سەر ڕەوشنبیری سەڵاتین و ئەوە هەیە یعنی جار وەیە یعنی ئێستا گەر بە قسەی و ڕەوشەنی بیرانە بواە ئەوە کوردستان لە هەموو دنیا پێشکەوتوتر بوو هەمووی زێر بوو ئێستا دەوڵەت بوو ئێستا بە کام پاسەپۆرتی دەوڵەتی کوردستانی دەباوی بچینە وڵاتانی تر ئێستا دەباوی بەغدا تێک پێک چوبی و ئێران و ئەمریکا شەڕ بواە و فلان حیزب کۆتایی بە یعنی ئەگە بە قسەی و ڕەوشن بیرانە بواە کە ئەوەی لە پار دەسەڵاتە سەرکردەکانی کورد دەبوونە سکرتێری ئومەم متحیدە ئەن لە کاتێک دەبینین ئێستا کوردستان 30 میلیارد قەرزارە لە هەموو دنیا پاشکەوتوترە بوویتە جێی مادە هۆشبەرەکان لە جیهان بە مافیا وەسفەکرێ پێگەی لە یعنی زۆربەی زۆری عکس دەرچووە ئەوە ڕەوشنبیری کوردی سەر بە دەسەڵاتە وێنەیەکی وا دەیەوێت بلاتە خەڵک لە پێناوی پارەیەکم زۆر جار هەیە لە شەو ڕۆژێکدا لە 24 سعات دەجار ڕەئی دەگۆڕی لەبەر ئەوەی مەساری حیزبایەتی و دەسەڵات لە کوردستان بە خواروخێتی دەڕوا لەسەر ڕەوشنبیری سەر بە دەسەڵات ئەوەیە تەنزیری لە بۆ بکە لە بە ئەو خواروخێتەی ئەم شەوچە گوێم لێ بوو کە ئینقلاب لە تورکیا کرا ڕەوشنبیرێکی گەورەی کوردگوتی هەها ئەوە بەجێی گەورەی منیان نەکرد بۆیە و های لێهات ئەردوغان دوایە ئەردوغان کە سەرکەوتوو بە ئەوتارە بەعجە لە ڕەشی کردەوە گوتی ئەوە دەوری ڕئیسی ئێمە بوو کە چوو ئەو یعنی ئەوە چی ئەوە ڕەوشنبیرە بە تاکید یعنی لە کۆنەوە حەز دەکەم ئەو مۆزوعە یعنی لزنەیەک وتیان ئەرێ بۆ ئەرستۆ نەگەیشتە ئاستی پێغەمبەر چکە نووسین و لە هەموو مۆزوع قسەی خۆی دوای دەرکەوت دەبینی ئەرستۆ نەقس و زەعفی هەرە گەورەی ئەوەیە چۆن مستەشاری باوکی ئەسکەندەر فیلیپ بوو دوایە بۆی کوڕەکەشی یعنی زۆر ڕەوشنبیری کورد هەیە بە ئی باوکی ڕاناوەستی جار دەبتە ئی کوڕی دەبتە ئی کوڕیشی هەر لەو کاتێنرا ستۆیلی لە کوردستان پێیان دەگوترێ ماستاوچی ینی ئەوە وایە یان ناوەکە وایە دەبی بیری
باشە کاک مەسعود دەمێت سەبارەت بەوە قسەم بۆ بکەیت لە هەرێمی کوردستان ئەبینین کە ڕۆشنبیران بێدەنگنەوەتە خۆشت باسی لێواکەی لە ئاست ئەم قەیرانانە بێدەنگن بۆچی بێدەنگی هەڵبژێردراوە ئەوەتە چەند ساڵ ئەبێت هەرێمی کوردستان لە قەیرانە چەند هەوڵ دراوە بۆ چاکردنی دۆخەکە بەڵام هەر بە شکستێنراوی ماوەتەوە خۆی هەمی بێدەنگ نینەوەتەوە و دوو ڕەوشنبیرە گەورەی لای جەنابەت وا قسە دەکەن خەڵکانشی زۆر هەیە قسەکردن بەسە بۆ ئەوی دۆخەکە چارەسەر ببێ تا ئێستا ڕەوشنبیرانی دەزانی شتەکە بوو ئەنیە تا ئێستا ینی ڕەوشنبیران یارمەتی دەری معارەزە بوون ئەوانەی ڕەوشنبیری ئەهلی ئیسلاح من ڕەوشنبیری سەر بەدەسەڵات نارێم کە ڕەوشنبیری سەر بەدەسەڵات مەسلەحیە خۆشیان وەدرێن جا ئەو قسە ئیمن نیە ئی دەسەڵاتە درێ پارچەنانی لە بۆ تێ هەردە بە دوای نانەکە دێ ئەو نانە چێ دەیدا حیزبی بەعز دەیدا حیزبی فلان دەیدا سبەی حیزبە چیتر دەدا دەسەڵاتی چیتر دەیدا وایە یعنی ئەوە هیچ ئەوە باسی بەس باسی ئەو بێدەنجی ڕەوشنبیرانی تری ئەهلی ئیسلاحیان ئەوەی بەرەی خەڵک و گەل ئەویان ڕاستی چاوی لەوە بوو کە معارەزە ئەو دەورە ببینی ئێستا لە شۆکدایە گورێ ڕۆشنبیری کوردکەدیتی معارەزە تووشی وەزعی زۆر خراپ بووە بە زۆر باسی ئەو بابەتەکەین ئێستا هاتە سەر ئەو پرسیارەی ڕەوشنبیر دەبی بە خۆی وەکو وابزانم دکتۆر و کاک عەلیش باسییان کرد لێرە بەولاوە دەبی ئەرچی ئەرکەوتە سەرشانی ڕەوشنبیر بزانی ئەو دەسەڵاتە ئەوە 27 ساڵ و 28 ساڵە ئەو کوردستانەی وێران کردووە لە هەموو ڕووەکان یعنی لە یەک ڕوو دوینا یعنی وەختەوەی داهاتووە ستۆپەک بەدەسەڵات بێقی بەڵام چۆن دەبی ڕێخستنێک فۆرمێکی نوێ لە ئیشوکار لە ناوان ڕەوشنبیر وەکو ڕابەرایەتیکردنی میلەت دەبی بێنە پێش لێرە کاک عەلی کاک مەسعود ئاماژە بەوە کات بەشێک لە ڕۆشنبیرانی ئێمە لەبەردەم دەرگای حەزبەکان کار بۆ حەزبەکانەکەن بە یاعازی حەزب ئیشەکەن تو ئەڵێی چی؟ حقیقەت ئەوەیە کچی باش حیزبایەتی لە وڵاتی ئێمە درەنگ هاتە ناو بزاوی سیاسی یعنی کاتێک لە 1970 و ئەوانەدا حیزبایەتی لە وڵاتی چووک و فەڕەنسا و ئاڵمان بە تایبەت و بریتانیا هاتە ناو بزاوی سیاسی و ئیتر سەرڕۆیی پادشاکان و کینگەکانیان وەلانا و حیزبی سیاسی و لیبرال هاتە سەر زۆر لەمە لە پێشترن ئێمە مێژۆکەمان هەمووی دەگەڕێتەوە 90 ساڵەوە پێش کاتێکیش کە هات بەداخەوە زۆر بەداخەوە حیزبایەتی لە لای ئێمە ئەوە نەبوو کە فەڕەنسا بیهێنێت کە ئەلەمداری شۆڕشێکی مەزنی وەکو شۆڕشی فەڕەنسا و ئازادی باستیل بوو یا بریتانیا بیهێنێکە بە نوعێک دموکراسی لە وڵاتەدا زۆر کۆنا ئێمە لە دوای حربی عالەمی دووەم لە ژێر هەیمەنە و ئۆتۆریتەی ستالیندا حیزب هاتە وڵاتی ئێمە یعنی حیزبەکانی ئێمە هەمووی بە ئیسلامەوە بە سێکۆلارەوە بە چەپەوە بە مارکسیەوە هەمان ستروکتور و هەمان ساختومان و کە پێی دەڵێن سانترالیزمی دموکراتیک یعنی هەموو شتێک لە خوارێ ڕا دێ لە نوچی هەرەمەکەدا چیش دەبێتەوە هەموو ئەم شێوە حیزبایەتیان وە دروست کرد و لە هەمووی شتێک مهمتر حیزب لە لای ما مقدس کرا یعنی حیزب وای لێ هات کێ مقدسی کرد هەر ئەو سەرکردانەی کە بەرژەوەندیان لە ناو حیزبەکەیدا بوو هەر ئەو سەرکردانەی کە دنیا و حیزبە دانەویست کۆیلە دروستکەن هەر ئەو حیزبانەی کە بە فەرهەنگی فۆئۆدالی کە قەرار بوو بەجێی بێڵین ئەتە حەزب ڕۆشنبیرانی کردو بە کۆیلە بەدڵنیایی چونکە من بۆ خۆم حیزبایەتیم کردو لە ساڵانی هەفتادا وەنیە دکتوری دەزانم هەر کردوویەتی حقیقەت ئەوەیە کە کاک عەبدولخالقش دەزانێت ئێمە سەردەمێک لە شۆڕشدا بە تایبەت حیزبمان لە بابمان لە دایکمان لە خوشک و برامان لە هەمووی گرتی لە خاکمان لە نیشتیمانمان خۆشتر دەویست ئێمە دەچوین مەسەن لەسەر چوارڕێیانی جادەکانی شار لەسەر وەی کە کەسێ قسە بە کۆمەڵی بڵێ یا کەسێ قسە بە دموکراتی بڵێ شەڕمان دەکرد جنیان بە دایکماندابایە بە بابماندابایە زۆر مهم نەبوو بەڵام حیزب مقدس بوو یەک مقدسایەتێکی گەورەی بۆ کرد ئەوە بوو کە نوعێک کۆیلایەتی دروست بوو دەنێو چوارچێوەی ڕۆشنبیری حیزبیدا ئەمن دێرەدا دەمەوێت ئەو دوشتەی زۆر لێک زیاکەمەوە
نازانی ئەو تعریفانە حتا پیاوە گەورەکانی حتا چامسکی حتا ئێدوار سعید هەمووی ئەوانە ڕۆسۆ ئەوانش لەسەر چەمچی ڕۆشنبیر ئیختلاف زۆرە ینی ڕەنگە کاکفا دکتۆر بە نوعێک ڕۆشنبیر تعریفکە من بە نوعێکی دیکە ڕەنگە مەسەلەن کەسێکی وەکو ئێدوار سعید بڵە هەر کەس دەتوانێت بخوێنێ بنووسێ جەریدە بخێنێتەوە دکتور بێ مهندیس بێت کارمەندی دەوڵەت بێ ئەوە لە حیسابی ڕۆشن فیکرە بەڵام خەڵکی دیکە هەیە کە دێ دەڵێ بە معنای واقعی ڕۆشنبیر ئەو کەسەیە کە بە هیچ شێوەیەک توخونی دەسەڵات نابێت و هەمیشە و دایم چەکوشە لەسەر دەسەڵات زاو دەسەڵاتە هەرتێکی بێت ینی دەسەڵات ڕەخنەگری دەوێت ئەو دی ئەو وەزیفەی لەسەر شانی خۆی دادنێ کە ڕەخنەگر بێ لە دەسەڵات ئەمن بەوەیدا دەڵێم ئەم جورە ڕۆشنبیرە کە چەکوشێک بن بەسەر تۆقی سەری دەسەڵاتەوە و هەمیشە و دایم ستۆپیان پێ بکەن بەداخەوە بە تایبەت دوای ڕاپەڕین لە کوردستان لە هەرێمی کوردستان زۆر کەمە بۆیەشە ئەو سەرڕۆیە دروست بووە کە ئێستا کونی هەمومان دەو قەیرانی سیاسی دارایی هەموو قەیرانەکان دایم حتا قەیرانی جنسیەتی ئەتۆ سیرکە وەختێک لە ڕۆژاوادا بە ماوەیەکی کەمی 4-5 ساڵی ژنان ئەم شۆڕشە گەورەی دەکەن کە حتا وڵاتێکی وەکو بریتانیا وڵاتێکی وەکو ئەمریکایە دەچێت وە بەڕاستی تەمکینیان دەکاوە سوژدەیان بۆ دەبا بۆ ئەم خەباتە گەورەی تۆ دەبینی لێرە ژنە فێمینیستەکە ژنەکەی کە لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان لە شاخ شعری فێمینیستی دەکوت و شعری شۆڕژگەری دەکوت ئەمڕۆ بە بەژن و باڵای سەرۆک عەشیرەتێک هەڵدەڵێ کە کەس نازانێ ژنەکەی چ ڕوخسارێکی هەیە کچەکەی چ ڕوخسارێکی هەیە ئەوە قەباعەتە ئەوە قەباعەتە کە فێمینیستێک بێت بە بەژن و باڵای سەرۆک عەشیرەتێکدا هەڵبڵێت ئەمانە ئەو دیاردانە هەمووی لە کوردستان هەیە مەسەن ئێستا کونی ئەوە ساڵێکە ساڵ و نیوێکە بریتانیایەکی بەو گەورەیە تووشی قەیرانێکی سیاسی بۆ بەنێوی بریگزیت دەیانهێ لە ئەوروپا بێنە دەرێ بەڵام تۆ بزانە ڕووسەر ڕۆشنبیر پارلمانتەر وچانێک وەرەگرین بەڵام بەر لە وچانەکە دکتۆر پرسیاری ئەوەم هەیە ڕووناکبیر و ڕۆشنبیرەکان لە هەرێمی کوردستان توانیمیانە هاو و تاف و یەک هەڵوێست بن وچانێک وەردەگرین و دواتر لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵتان بەردەوام دەبین. نهێنی ئەو تام و چێژانەیە کە قەت لە بیریان ناکەین ئەوەی کە تەمەنمان درێژ دەکە هەر زەیتی زەیتونی زێرە ئەم نهێنیە نەوە بوونەوە دەگوازرێتەوە زەیتی زەیتونی تازە زێر وەستای تام و خۆشی بە یەک نامە دەگەی بە ئۆتۆمبیلی خەونەکانت کۆڕاک ڕێگە بۆ هێنانەدی خەونەکانت خۆش دەکات بە پێشکەشکردنی 12 ئۆتۆمبیل بە خەڵات لەگەڵ چەندین خەڵاتی گرانبەهای دیکە ژمارەیەک بنێرە بۆ 399 ژمارەی بەختت وەربگرە هەرچەندە نامەی زیاتر بنێریت ئەوەندە هەلیبردنەوە زیاترە بێت کۆڕاک پیرۆزبایت لێ دەکات بوویتە براوەی ئۆتۆمبیلی خەونەکانت نرخی یەک نامە بە 800 دینارە ببە بەبراوی یەکێک لەو 12 ئۆتۆمبیلەی هیۆندای مۆدیل 2019 کە لە هەردە ڕۆژێکدا یەک ئۆتۆمبیلی ئەلنترا بە خەڵات پێشکەش دەکرێت یاخود ببە بەبراوی خەڵاتی گەورە بە بردنەوەی یەکێک لەو 4 ئۆتۆمبیلەی هیۆندای سانتافی بەنامەیەک دەگەیتە ئۆتۆمبیلی خەونەکانت لەگەڵ کۆڕاک. وەڵە بینەران لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵتان بەردەوامین دکتۆر پرسیاری ئەوم لێکردی بە لە ناوبڕەکە یعنی پێت وایە ڕۆشنبیران ڕووناکبیران لە هەرێمی کوردستان توانیمیانە هاو هەڵوێست بن یەک بوتافیان هەبێ بەرامبەر بەم قەیرانە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە باسی هەیمەنەی حیزبمان کرد بەسەر هەموو کایەکانی ژیانە بەسەر کۆمەڵگادا وتمان ڕۆشنبیران کەوتونەتە ژێر کاریگەری سیاسەتی حیزبەوە ئەمە بەشێکی زۆر لە ڕۆشنبیران وان ئێستا ینی ئەوانەی سەر بە حیزبەکانن حیزبەکەی خۆیان باش بکە خراپ بکە هەر لەگەڵیان بەشی دووەمی ڕۆشنبیران کێن ئەوانن کە خەریکن ئێستا لە عقلیەتی حیزبی تەمەڕوو دەکەن و جیابنەوە و یانوێ خۆیان هەڵوێستێکی تایبەتیان هەبێ ئەم ڕۆشنبیرانە گیریان خواردووە بۆچی گیریان خواردووە چونکە لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی سابت نییە
کەوا لە ڕۆشنبیران بکەن دیفاع لەو سیاسەتە سابتە بکە من دیسان ئاماژەی پێکەمەوە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە دەستورمان هەبوایە کەوابوو سیاسەتێکی سابت و استراتیژیمانەیە ڕۆشنبیران ئەو کاتە لەسەر ئەساسی دیفاعکردن لەو دەستورە لەو استراتیژە یەکگرتووە بوون بەڵام ێستا ڕۆشنبیران هەندێکیان ناوێرن قسە بکەن هەتا من ئێستا هاتووم لێرە بە حەساسەتەوە قساکەم بۆ نمونە دەستوری کە جەنابەت بە گرنگی ئەزانی هەبێت تاوەکو تەواوی ڕۆشنبیران هاوتاف و هاوهەڵوێست لە هەموو وڵاتێکە دنیا وایە هەموو وڵاتێک هەموو هەرێمێک سیاسەتی سابتی هەیە ئەمە نیانێشتۆ سیاسەتی سابت دەبێت ئەمان سیاسەتی حیزبی ڕۆژانە بە گوێرەی بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی ئەو وڵاتانەی کە هەرێکی پەیوەندێکی لەگەڵیانە هەیە بۆ نمونە ئێستا ئێمە هاتوونە تێرە من زۆر ئاگام لە خۆمە ئەم لێکدانەوانەی من کە خۆم بە کەسێکی بێلایەن نەزانم نەکەوێتە خزمەتیەکێ لە حیزبەکانەوە سبەی نێشتێکی کە ئەەکەم 1001 گەڵێ وەرە با قسەیە بکەین 1001 حسابەکەم ئەخۆمە کێ پێوت بێ پارتی پێوت بێ یەکێتی پێوت بێ ئەخۆ من چی بکەم تا کۆتایی ئێمە ساوابیتمان نییە مشکیلەکە لێرەدایە ساوابیتەکە سیاسەتێکی حیزبی تەسکە کۆمەڵی خەڵک بەڕێوەیە بن لەبەرەوە زۆر زەحمەتە لەم کاتەنا تا حکومڕانی بنیەوی تەحتی حکومڕانی هەرێمی کوردستان بەم شێوەیە بێ هەر لە فۆزا ئەژین و یەکێ لەوانە پێگاتەی ڕۆشنبیران ناتوانن پێشنیارەکانیان یەکگرتوویان خۆڕی خستنیان بگەینە ئاستێک کە کاریگەریە بێت لەسەر حکومڕانی چکە ئێستا مەسەلەوانی من ئەفکاری زۆر باشمە بێ کاک علی هەیە بێ کاک مەسعودەی بێ و هەشمانە زۆر کەسی کە هەیە بەڵام ئەم ئەفکارە باشانە نە فۆرمەڵە ئەکرێت لە شێوەیەکی یاساییدا نەهێزێکی واشمانەیە کە دەسەڵات ناچارکەین وانەکە وا بکات ئەمە کێشەکانی ئێمەیە ئێستا بۆ نمونە ئەم حاڵەتی کە ئەیبینین ئەوە ماوەیەکی زۆرە هەڵبژاردن کراوە حکوومەت پێک نایەندێت باشە حکوومەت بۆچی پێک نایەندێت پارتی و گۆڕان ئەیانەوێت بە زووترین کات حکوومەت دروستکەن یەکێتیش ئەوێت دوایخە بۆچی یەکێتی خۆی بەوە ئازانەیەکە زوڵمی لەکرێت لە پێگەینانی ئەم حکوومەتە لەبەروی دوایخە ئەمە لەوانەیە یەکێک لە مۆزوعەکان بێ باشە تۆ چیەکەی ئەبێ ئێستا ڕەخنە بگری لە یەکێتی باشە لەسەر چه ئاساسێک ڕەخنە بگری لە یەکێتی ئەگەر تۆ بندێکی دەستوری هەبێ کە لەسەر ئەوە ساسە ڕەخنەیەکیتی بگری لێگریت لەوانەیە ئەم مۆزوع ئەم و ئامرەیەک بێ لە گۆڕان کە یەکێتی ناچێتە حکمەوە بۆ ئەوەی نەچێتە حکمەوە تا چۆن لیستی گۆڕان دەنگیاندا بە سەرۆکی پەرلەمانی پارتی و جێگرەکەی و بەرەی تورکمانی یەکێتی ئەوێت ڕێکەوتنەکەی گۆڕان و پارتی هەڵبوەشێنێتەوە بەڵە خۆی ئەمە هەموو لە ئەزانین چۆنە کە وڵاتێک دەستوری تیان نەبوو سەوابیتی سیاسی نەبوو احتیمالی معامرە زۆر زۆر با یەک شتی کە پێ بڵێم احتیمالیە یەکێتی نەچێتە پێگەێنانی حکوومەت و دانیشتنی پەرلەمانەوە تا یاسای سەرۆکایەتی هەرێمیش دەنگی لەسەر بدرێ ئەو کاتە یەکێتی ئەڵێ ئەوە بۆ ساڵی ئەوەندە چۆن من بەشداریم کرد لە دەنگدان لەسەر یاسای هەرێمی کوردستان گۆڕان بەشداری نەکرد ئەوە تۆڵی خۆمەکەمەوە ئێسەوە گۆڕانەوەی کرد کە خۆی کاتی خۆی ڕەخەی لە ئێماگرت اینجا دوایەوە بچێتە ناوەوە یا لەوانەیە مۆزوعەکە شتی کە بێت ئەو تەوزیعە سیاسیە جیۆ سیاسیە کە کراوە ئەمە هەرێمی پارتی بێ ئەومە هەرێمی یەکێتی بێ کە ئەزان ئەتوانم بڵێم لە دوای 98ەوە ئەوە کراوە بۆی شەڕی ناوخۆی دروست نەبێ هەمویان لەوانەیە ئەم هەوڵی تێکدانی بدا سەیتەرە بکە بەسەری ئەوە هەوڵیدا هەوڵدا سەیتەرە بکە بەسەرەوە ئێستا لەوانەیە یەکێتی بترسێ ئەم ڕێکەوتنەی گۆڕان و پارتی ببێتە هۆی ئەوەی کە نفوزی لە سلێمانی و کەرکووکە لاواز بێ لە بەرەوەی پاشە کشەیەکا لەو شتانە تا مەرجیەوە وەرنەگرێت کە دەخلاتی وا ناکرێت کاک مەسعود فەراغی دەستوری وای کردووە کە هەرێمی کوردستان لەم دۆخەی ئێستەی بەردەوام بێت و نەگات بە چارەسەر بۆ کێشەکانی خۆی هەر دەسەڵاتی کوردی یان تەبەقەی گەندەڵ لە کوردستان نە باوەڕی بە سەروەری یاسایە نە باوەڕی بە دەستورە نە باوەڕیشی بە لێکچێکنەوەی دەسەڵاتەکانە و نە باوەڕیشی بە ڕەوشنبیر هەیە یعنی وەک بە من زۆر جار زانیومە لە دیوخانی دەسەڵات پەشمەری بە ڕەوشنبیر و مامۆستای ئاینی و ئەوانەکراوتی دەفتەرێکی فرێدە پێشی سەتڕەیل لە بۆ دەگۆڕی خۆی ڕاستیش دەکا ئەوی ئەو دیتیتی ئەو سەرکردەیەکە و قسەی کردیا دەوروبەرەکەی وا بووە ینی بەداخەوە بەڵام ئەو تعمیمی دەکە و لە بۆ ڕەوشنبیرانی زۆر عیبا وای پێ بگۆترێ و هێشتا لەبەر دەرگای ئەو جۆرە گەندەڵکارانەوە من دووبارەی دەکەمەوە منە تا ئێستا ڕوبەڕووی گەندەڵکارێک نەبووینەوە گەندەڵکار شەرمی بەخۆی بێ دیفاع لە خۆی بکە بەڵام ڕەوشنبیرێکی دەنێری
ینی ئەوە کێشەکەیە جا حیزب لە کوردستانیان سەرکردە لە کوردستان لە لای ئەو ڕۆشنبیران چی لاتووە یعنی ئەوەندە بە کەمە دۆلارێک چکە ڕاستی ڕێزنەبوونی ڕەوشنبیران و مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆ و حاکم و ڕۆژنامە نووس بەوازحی دیارە زانە لە لای دەسەڵات عەشیرەت دیوخانانەی هەیە حیمایی هەیە کۆمەڵێک ئیمتیازی بەڵام تاسەم نەمتەیەک ڕەوشنبیر پۆلیسێکی حیمایی کە ئەوش زیاتر ینی پێویستی پێیتی لەبەرەوەی ئەوەندەی کەس کاڵا و هەڕەشە لەسەر ڕەوشنبیر و نووسەر بە تایبەتی ڕەخنەگرانەیە لەسەر ئەو ڕئیس عەشیرەت و ئەو ڕئیسی چەند کەسانێک ئەوانە نییە لە ڕاستیەکەیدا لەوەیدا هەندێک شتمان لە بۆ بەدەردەکەوی ئەین دەسەڵاتی کوردی بە منتەزەمی بە سیستەمی دەیەوێت لە ڕەشۆنبیران و مامۆستایانیشدا زۆرترین خەڵکیش کە لە ڕوبەڕووی دادگای کرابیتەوە مامۆستایانی ئاینی بووینە ڕەوشنبیرانی ڕەخنە گر بووینە وێدا ینی دەبی ئیشەکان کۆکەینەوە یعنی وەزعی کوردستان بەڕەئی من چیتر تەحملی ئیسلاح ناکە دەسەڵات ئیسلاح بە هیچ جۆرێک هەر حیزباک ئێستا بێوێ بە ناوی ئیسلاح بستە ناو حکومەت یان چاوەڕێ بە ئیسلاح ناکرێت چونکە وەکو برێی سیستەمی گەندەڵی یان دێزاینی گەندەڵی وا دروستکرایە بەو جۆرە نەک بە چاچی و ئیشکردن لە بۆ میلەت تەنانەت دروستکردنی ئێستا بە پرسیاری ئەوت کرد لەبەرچی حکومەت تاخیر دەبی خۆ حکومەت تاخیر بوونی و ئەوەی لە بەوەی نییە لە بە مەسلحەتی هەژاران و تاریخ و کوردایەتی و دەوڵەتی کوردستان ئەوە نییە نەخێ مەسلحەتی گەندەڵکاران جاروێ ناگاتەیەک ئەوەی بە ئێمە پیشان دەدرێت زۆر جلای بەداخەوە باشە کاک مەسعود ڕەشنبیرانی دەسەڵ جاروێ دەیانوێ وێنەیەکی ڕەسم بکەن ئێستا لەوە تێگەیشتین کە ڕۆشنبیران بەشێک لە ڕۆشنبیران نانەوێت لەبەردەم دەرگای حەزبەکان لەژێر هەژمونی حەزبەکانە چۆن بڵێ کۆمەلگا ڕاستاکەن بەشەکەی دیکە ڕۆڵیان چییە ینی ئەوان چۆن جیهانمان بۆ نەخشە ئەکێشن ئەو جیهانی ئەوان بۆ ئێمەی نەخشە ئەکێشن چی لە خۆگرێ وڵام من بڕێکەوەی ڕاست دەکەمە نارێم ڕەوشنبیر لەبەر دەرگای حیزب با لەبەر دەرگای حیزبی چاک و ڕێکوی ئەوی ئەم باز دەکەم لەبەر دەرگای گەندەڵکارانن ئەوە کێشەکەیە بەڵام بەشەکەی تری ڕەوشنبیری ئەهلی چاکساز خۆی ئەوەش گرنگە ینی هەتا ئێستا ئومێدی بە معارەزە هەبووە وەکوبری ئیشەکەی دابووی دەستەوان و پاڵپشتیان کردوون لێرە بەولاوە خۆی دەبی بیر لە پێشڕەوایەتی بکاتەوە ڕاستیدا گلەیش هەیە لە هەموو لەو ئەوانە زۆر پەرتەوازنە تا ئێستا یعنی پێویستە لە دەورەی مەبادی و لە دەورەی تەوەرێکی دیاریکرا و یان ئەوی پێی دەگوترێ ئاسایشی نەتەوەی کوردستان کۆبنەوە بۆ ئەوەی خۆیان حرەکەیەک بکەن چکە بەو شێوەی ئێستای دەسەڵاتی کوردی ئەوە بەوازحی دیارە ئەو گەندەڵکاری و تاڵانی و دزی خۆی دەکات یعنی لە یەک کاتدا دزی و کوردایەتی تاڵان و دەوڵەتداری گەندەڵی و شارستانی پێکەوە ناکرێت یەک لا دەکرێت و دەسەڵاتی کوردی یەک لای کرێ وا دیارە سەرکەوتوو بە لە ماڵ و سامان کۆکردنەوە و لە وێرانکردنی میلەت بەڵام نەیتوانێت کوردایەتی و دەوڵەتداری و شارستانی و ئەوانە بکە و هەر لە پاشیشە یان دەبێت ڕەوشنبیری کورد بە دەنگێک هاوارێکی بکا و تۆپەک بەو بوو وەزع بکا و خۆی بێتە مەیدان باشە کاک عەلی کاک مەسعود ئاماژە بەوە کات ڕۆشنبیری کورد پەرتەوازن کەس نییە دەستیان بگرێ بە فعلی بەو شێوەیە من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ کاک مەسعودی لەگەڵەوە بەشەی نیم بەڕێی من نەکراوە ئیرادەیەکی سربەخۆوە ئیرادەیەکی مستەقیل و ئیرادەیەکی بە حکم لە ناو ڕۆشنبیری کورد ئەگە هەبێت دروست بکرێت ئەویش بەو هۆیەوەیە کە هەروەکو کە باسم کرد حیزب دەستی بەسەر هەموو جنگەکانی کۆمەلگادا داگرتووە تۆ وەرە بزانە بەسەر سەردەمێکە لەو سلێمانیدا ڕێکخراوەیەکە بوو ڕێکخراوەی دموکراتیک نازانم شتێکی وا بوو مەدەنی بزانە 19 دانە سندیکا و ئیتحادیە هەمووی دەژێت چۆکی ئەندام مەکتەب سیاسێکدا بوو ئەمانە کارەساتە ئەتۆ ڕێکخراوەی مەدەنی لە فوتبۆڵەوە بگرە لە شانۆوە بگرە نازانم لە ئاسینگەرەوە بگرە لە پەنچەرچێوە بگرە ئەوانە هەموو سندیکایان هەبوو لە ژێر چۆکی هێژمونی برادێکدا بوو کە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکی گەورەدا بوو ئەمانە ئەمە کارەساتە مەسەن تۆ بزانە
بەرژەوەندیەکانی کە مەسەلەن سپینە دەسەڵات باشە ڕۆڵی ڕۆشنبیران چییە لە چارەسەریان دۆخەیە بۆ کەمکردنەوەی هەژمونی حەزب پێت دەڵێ ئێستا مەسەن سپینێ لەوانەیە بڵن کاکە بە ئەو دەنگی ئەم سمێڵزلە با کەم بکەینەوە بە دێن کاکە ئەوەندەم دەدەنێ ئەوەندەم دەدەنێ شێت دەبم چاوم دێتە ئێرە دەڵێ زەحمەت دەبێت دەستی لێ هەڵگرم یعنی ئەو ئیرادەیە لە ناو ڕۆشنبیری کووردا دروست نەبووە کە تەسلیمی یەک دوو دانە دیاردەی کۆمەڵایەتی نەبێت بۆ ئەوەی کە بتوانێت شخصیەتی خۆی ڕابگرێت ئەوان لە هەموو نوعێک استفادە دەکەن مەسەلەن حتا تەنانەت ترۆری شخصیەتی دەکەن و گرتەیەکی ڤیدیۆیی لێ دەگرن بۆ ئەوەی کە ڕۆشنبیرێکی باش بۆ ڕۆژنامەنووسێکی باش بۆ دوێنێ و پێرێ هاتۆ بەڕاستی ڕەخنەگر بووە دەیبەن کە تەسلیم نەبوو ڤیدیۆیەکی لێ دەگرن ئەوەی لێ دەکەن زەردەش عوسمانی لێ دەکەن دەیکوژن کە ئەمە وای لێ دەکەن ترۆری شخصیەتیمان هەیە ترۆری فیزیکیمان هەیە لەلایەکی دیکەوە ئەوەندەت دەدەنێ باغێکت بۆ دروست دەکەن لە مەسیف باغێکت بۆ دروست دەکەن لە مێرگەپان مۆنیکایەکت دەداتێ وەنەوشەیەکت دەداتێ ئەی ژنێکی جوانت بۆ دێنێ یازڵام شوویەکی جوانت بۆ دێنێ لەسەر قسەکانی ئەمە ناهێڵێ بەڕاستی ئەسەکە ئێمە ئێستا لە وەزعی هەرێمی کوردستان چۆنە لەم وەزعەیە کە هەموو باسیەکەین خراپە ئەبێت چی بکەین یا چاکسازی بکەین یا شۆڕش بکەین ئەوەی کاگعلی باسیەکە ئەوانەی چاکسازیەکرێت لەم دۆخەیە ئاخر ئەوە تا ئەو چاکسازیانە تا ئێستا سەرکەوتوو نەبوو مەسعود لەگەڵەوەیە بوو کە ئێستا چاکسازی زەحمەتە سەرکەوتوو نەبوو چاکسازی ئەوەی کە هاتووە چاکسازی کردووە خۆی نەگۆڕیوە کەوتۆتە ژێر کاریگەری پارە ژن ترس تا کۆتایی ئەبێ ئەو ڕۆشنبیرانەی کە دێن بیانەوێ گۆڕانکاری بکەن هەندێک خۆیان گۆڕی بێ لە پێشەوە بە پارە نەکڕێن بە تۆهمە پەشیمان نەبنەوە بە ژن بە سیارە بۆ مۆنیکا بە باخ واز لە ئینەکەیان نهێنن واز لە بەرنمەکەیان نێنن لە پەیامەکەیان نهێنن ئەو کاتە ئەتوانێت گۆڕانکاری بکەیت ئێستا ئێمە گۆڕانکاری لە ماوەی ڕابردووە دەسەڵاتدارەکان خۆیان نایکەن دەسەڵاتدارەکان ئەگەر بیانوێت چاکسازی بکەن پارتی وێکێتی باشترین فرسەتە بۆ ئەوان و ئەوان زۆر باش دەزان ئەوە بکەن ئەتوان بیکەن بەڵام نایکەن ئێستا من هەندێک ش دەبینم لە دەسەڵاتی برادرانی سلێمانی خراپترە لە پار بەرەو خراپترە چن ئەمێنێتەوە سەرەوەی شۆڕش چۆن بکرێ ئەوەی کە کاگعلی باسی کرد لە ڕۆژاوای کوردستانەوە شۆڕش ئەوە شۆڕش نەخێر نییە کەس نییە شۆڕش بکە ئەوانەی کە نیازی شۆڕشیان هەیە لە هەموو لایەکەوە لیان ئەدرێ بۆ نمونە باسیش دەکەن ئێمە سنتەرێکمان نەبوو کاک مەسعودەوان سنتەرێکیان هەیە لە هەولێر بزانێت چیمان پێەکەن نووسنگیان لەوێت لە هەولێر داخستین بەڕاستە و خۆ لێرە بە ناڕاستەوە خۆ کەس نازانێت کێ دای قسووە ئێستا من لە سەهولێ دەزانم پارتی دای قسووە بەس لێرە نازانم یەکێتیە ئێرانە تورکایە کابرای بازرگانە نازانم کێ و کێ ئەوانە لەو لاشەوە دۆستەکانی خۆم نیێن من هەر کەسێکەکەم بە ئەندامی سندیکاکە بۆی ڕێکخراوێکی سربەخۆی ڕۆشنبیریمانە بێ ئەیبەن قسەکەی کاگعلیە کاگەێتە ژمارەکردن و مۆنیکا و باخ و باغداری ئەوەش تەسیری هەیە بەڵێ ئەوەش تەسیری بەڵام هەر هەمووی ئەوە نییە ئێستا لەم حاڵەتی من وتم ئەوە نییە من کابرایەکم ئێستا ینی لە گەشتومەتە ئەو ئاستەی گرتوویانم پێشتر ژن و مناڵم هەیە ئیمکانەتی مادیم هەیە توانم بۆ خۆم بژیم یارمەتی خەڵکیش بەم ئەو شتانە نا بەڵام بە مەسەلەی تر پێمەکەن بە شێوازی تر پێمەکەن بەو شێوازە پێمەکەن کە من ێستا وتومە وەکو ئەکادیمیا ماوەیەک بێدەنگە بووم تا بەرنامەیەکیکە دانێم لەگەڵ وەزعەکەی وەزعی ئایندەی هەرێمی کوردستانە بگونجێ زۆر سپاس بۆ دکتۆر فاق گوڵپی سەرۆکی ئەکادیمیای سیاست و هێزری دموکراسی وەروە علی کەریمی نووسەر وەروە مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان بوون سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە تا سەمینەرمان بوون خواتان لەگەڵ